ئەم کاتتان باش. ڕاوێژکارێکی کلجار ئۆغڵو دەڵێت هەڵبژاردنەکانی چواردەی ئایار دوایین دەرفەتە بۆ بنیادنانی سیستەمێکی دیموکراسی و کێشەی کوردیش بە دیموکراسی چارەسەر دەکرێت. هەڵبژاردنەکانی چواردەی ئایاری تورکیا نزیک دەبنەوە و لا هەڵبژاردننی سەرۆکایەتیشدا لایەنگرانی پارتی چەپی سەوز و چەپەکانی تورکیا بۆ ئەوەی شکست بە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و کاندیدی ئاکەپە و مەهەپە بهێنن دەنگ بە کەمال کلجدار ئۆغڵو و کاندیدی ئۆپۆزیسیۆن دەدەن. نەوشێروان ئەلچی ڕاوێژکاری کەمال کلجدار ئۆغڵو کە کوردێکی شاری شەڕناخە و لا بنەماڵەی ئەلچیەکانە کە بنەماڵەیەکی ناسراوی سیاسی و کۆمەڵایەتی باکووری کوردستانە دەڵێت کێشەی کورد لای کلجدار ئۆغڵووە چونکە ئەو دیموکراسی دەوێت و دیموکراسیش شوێنی چارەسەرکردنی کێشەی کوردە. ڕاوێژکارە کوردەکەی کلجدار ئۆغڵو لەبارەی بۆچوونی جەهەپە و سەرۆکەکەیەوە بە سایتی ئارتی گەرچەکی گوتووە ئەو سیاسەتەی لا شارە کوردەکان بەڕێوە براوە بۆتە هۆی کاردانەوەیەکی زۆر و یەکێک لەو سیاسەتانەش جێبەجێکردنی یاسای قەیومە. کەمال کلجدار ئۆغڵو سەرۆکی گشتیمان بە بەردەوامی باسی سیاسەتی قەیوم دەکات. پێویستە لە تورکیا دیموکراسی بنیاد بنرێتەوە کۆتایی بە نادادپەروەری بهێنرێت. یەکێک کەمێک ئەخلی هەبێت دەزانێت کە سیاسەتی قەیوم شتێکی ڕاست نییە. من کەسێکی یاساییم بە گوێرەی یاسا سەرۆک شارەوانیەک بەهۆی تاوانێکەوە سەرەتا پێویستە دادگایی بکرێت سزاکەی یەکلای ببێتەوە و دواتر ئەنجومەنی شارەوانی بە کۆی دانگ یەکێک هەڵدەبژێرێت و جێگەکەی دەگرێتەوە. پێویستە لە هەموو شوێنێک یاسا بەم شێوەیە جێبەجێ بکرێت. ئێستا دەسەڵاتی ئیداری بە خراپی بەکاردەهێنرێت و بەم شێوەیە نەک تەنها سیاسەتی قەیوم بەڵکو پێویستە لە دژی هەموو ئەو کردەوە و سیاسەتانە بوەستینەوە کە لە وڵاتدا بەڕێوە دەبرێن و هاوڵاتیەکانیشمان چاوەڕێی ئەم سیاسەتە دەکەن. ڕاوێژکارێکی کلجدار ئۆغڵو ئاماژەی با کێشەی کورد و دیموکراسی لە تورکیا کردووە و گوتوویەتی دیموکراسی نەبێت هیچ شتێک چارەسەر ناکرێت. ئەگەر دیموکراسی لە هەموو دام و دەستگاکان بچەسپێنرێت دەتوانین کێشەی کورد، کێشەی عەلەویەکان، کێشەی کرێکاران و کێشەی ئابووریش چارەسەر بکەین. بەڵام ئەگەر دیموکراسی نەبێت هەموو کێشەکان لە شوێنی خۆیاندا دەمێننەوە و بگرە گەورەتر دەبن و وەکو هەرەسی بەفر بەسەر کۆمەڵگادا دێن. بۆیەش ڕێگەی چارەسەری کێشەکان تەنها دیموکراسیە. ڕاوێژکارە کوردەکەی کلجدار ئۆغڵو دۆخی ئێستای تورکیا بە زۆر خراپ وەسف دەکات و دەڵێت پێویستە لەم دۆخە تێبگەین. لەم ڕۆژگارە قبول ناکرێت هیچ کەسێک بەهۆی ڕەگەز نەتەوە یاخود ئاین و مەزهەبێەوە گۆشەگیر بکرێت. پێویستە هەموو کەسێک لەم وڵاتەدا خۆی بە هاوڵاتیەکی یەکسان ببینێت. کەس دوور ناخرێتەوە. ئەم وڵاتە گەورەترین و دەوڵەمەندترین وڵاتە کە نەک بەشی 8 ملیۆن کەس بەڵکو بەشی 5-8 ملیۆن کەسیش دەکات. بڕوامان وایە دەتوانین کێشەکان چارەسەر بکەین. هیچ کێشەیەک نییە کە لە تورکیادا چارەسەر نەکرێت. دیدی کلجدار ئۆغڵو لە ئازاری ڕاوێژکارەکەیەوە وایە کە هەدەپا پارتیەکی یاسایی وڵاتە و هەمومان دەزانین کە پارتی دیموکراتی گەلان هەدەپا بە شێوەیەکی یاسایی دامەزراوە و پارتیەکی یاساییە. پارتی چەپی سەوزیش بە هەمان شێوە یاساییە. هیچ جیاوازیەک لە نێوان ئەو پارتانەدا نییە کە بە شێوەیەکی یاسایی دامەزرێنراون. پێویستە لایەنەکان خۆیان لەوە بە دوور بگرن کە من دەتوانم لەگەڵیان کۆ ببمەوە و تۆ ناتوانیت لەگەڵیان کۆ ببیتەوە. هەموو کەسێک لەم وڵاتەدا هاوڵاتیەکی ڕەسەنە و هەرچەندە بیر و ڕای جیاواز هەیە بەڵام پێویستە ئەمە قبول بکرێت. هەرچەندە هەفتەی داهاتوو هەڵبژاردنەکە بەڕێوە دەچێت بەڵام لە ئێستاوە ڕاوێژکارە کوردەکەی کلجدار ئۆغڵو مژدەی سەرکەوتن بۆ خۆیان ڕادەگەیەنێت و دەڵێت ئەنجامی هەڵبژاردن باش دەبێت و کلجدار ئۆغڵو دەبێتە سەرۆک کۆمار و کورسیەکی زۆر لە پەرلەمان بەدەست دەهێنین و ئەو کاتە هیچ کێشەیەک نابێت کە چارەسەر نەکرێت. خواتان لەگەڵ.